سڵاوتان لێبێ خۆشەویستان. لەم ڤیدیۆیەدا باز لە یەکێک لە سەرنجڕاکێشترین و گرنگترین چیرۆکەکانی مێژووی مرۆڤایەتی دەکەین. ژیان نامەی پێغەمبەر ئادەم سەلامی خوای لێبێ، یەکە مرۆڤ و باوکی مرۆڤایەتی. ئەم چیرۆکە تایبەتە باز لە دەستپێکی دروستبوونی مرۆڤ و هەوڵەکانی و هەڵەکانی و ڕێگەی پەشیمان بوونەوەی دەکا. پێغەمبەر ئادەم تەنها یەکەم مرۆڤ نییە، بەڵکو نمونەیەکە بۆ هەموو ئەو ڕووداوانەی کە مرۆڤ لە ژیانیدا ڕوبەڕووی دەبێتەوە، کە پێک دێت لە هەوڵدان و هەڵەکردن و پەشیمان بوونەوە پاشان گەڕانەوە بۆ لای خودا. چیرۆکی ئادەم و حەوا تایبەتە بەوەی کە چۆن مرۆڤ لەگەڵ هەڵەکانیدا ڕوبەڕوو دەبێتەوە و چۆن دەتوانێت دووبارە خۆی بەرەو ڕاستی و پاکی بگەڕێنێتەوە. ئێستاش با بە ناوی خودا دەست پێ بکەین. دەرکەوتنی ئادەم. چیرۆکی دروستکردنی ئادەم بەو گفتوگۆ بەناوبانگەی نێوان خودا و مەلائیکەتەکانی دەست پێ دەکا کە لە چەند جێگایەکی قورئاندا هاتووە. لەو گفتوگۆیەدا خودا هەواڵی ئەوە بە فریشتەکانی خۆی دەدا کەوا لەسەر زەوی جێنشینێک بۆ خۆی دادەنێ کە ئادەم و وەچە و نەوەکانێتی و باڵا دەستیان دەکات لە زەویدا و دەیان کات بە خاوەنی دەسەڵات تیایدا. بەڵام فریشتەکان لە بیستنی ئەم هەواڵە سەرسام دەبن، چونکە ئەوەی دەبێتە جێنشینی خودا لەسەر زەویەکەی ناتوانێ وڵات و موڵکێکی گەورە و فراوان دامەزرێنێت و بەڕێوەی ببا کە لە ڕووی ڕەحمەت و پاکیەوە وەکو موڵکە فراوانەکەی ئاسمان بەڕێوە بچێ، چونکە خودا پێش ئادەمیش خەڵکی تری لەسەر زەویدا دروست کردووە، بەڵام هەر کردەوەی خراپیان لەسەر زەویدا هەبووە. لەبەر ئەمە فریشتەکان دوای بیستنی هەواڵەکە ڕوو دەکەنە خودای پەروەردگار و دەڵێن: ئایا لەسەر زەوی ئەو مرۆڤانە دادەنێ کە بە خراپە و بەدکاری زەوی دەشێوێنن و خوێنی تێدا دەڕێژن، لە کاتێکدا ئێمەش بە پاک و بێگرد و پیرۆزت ڕادەگرین لە هەر شتێکی لەو جۆرە کە شایستەی شکۆ و ڕێزن نییە و بۆ شکرانە بژێری و سوپاس گوزاریشت بە گەورە و مەزنت دادەنین. فریشتەکان ئەمەیان بە خودای خۆیان دەگوت، چونکە بە حکمی پاکیزەی خۆیان بە باشتر دەبینی لەو مرۆڤە دروستکراوەی کە دەبێتە جێنشین، هەروەها خۆیان بە شایستەتر و لە پێشتر دادەنا بۆ جێنشینایەتی زەوی. بەڵام خودا لە وەڵامی پرسیارە قەتیزماوەکەیاندا ڕاز و نهێنیە شاراوەکەی ئەو مەسەلەی و حکمەتی خەڵقکردنی ئادەمیشیان پێڕادەگەێنێ کە ئەوەی خودا خۆی دەیزانێت ئەو فریشتانە نایزانن. هەروەک چۆن خودای گەورە لە سوورەتی بەقەرە ئاەتی 30دا بۆمانی باز دەکا. پلە و پایی ئادەم. خودای مەزن دوای دروستکردنی ئادەم ناوی هەموو شتێکی لەگەڵ حەقیقەت و خاسیەتەکانیدا فێر دەکا تاوەکو لەسەر زەوی باڵا دەست بێت و سوودی تەواویشیان لێ ببینێ. پاشان خودا دەیەوێ ئەوە پیشانی فریشتەکان بدا کە ئەم بوونەوەرە تازەی لە کاروباریان کەم دەکردەوە لەوان زیاتر زانست و زانیاری هەیە و دەبێت بە چاوی خۆشیان ئەو دیاردەیە ببینن. هەر بۆیە داوایان لێ دەکا ناوی چەند شتێکی دیاریکرا و خاسیەتەکانیان پێ بڵێ، گەر ئەوان بە گومان و بۆچوونی خۆیان وای دادەنێن گوایە لە ئادەم زیاتر شایستەی جێنشینایەتی سەرزەوین، بەڵام لە وەڵامدا دەستەوەسان دەبن و داوای لێبوردن لە خودای پەروەردگاریان دەکەن و دەڵێن: خودایە، ئێمە هەر بەو پاک و بێگەردی و پیرۆزیەت ڕادەگرین کە هەر شایستەی خۆتە و هیچ بەرهەڵستیەک شت بەرامبەر خواستی خۆت ناکەین، چونکە هیچ زانستێکمان پێ نییە تەنها ئەوە نەبێت کە خۆت فێرت کردین و پێت بەخشین. هەر خۆیشت زانا و ئاگاداری لە هەموو شتێکدا و دانایت لە هەر کارێکدا کە دەیکەیت. پاشان خودای پاک و کاربەجێ داوا لە ئادەم دەکا کە فریشتەکانش فێر بکات لەو زانستەی خۆیانی پێ بگەێنێ. بۆیە پێی دەفەرمێت: ئەی ئادەم، هەواڵی ئەو ڕاستیانەیان پێ بڵێ کە من پرسیارم لێ کردبوون. ئادەمیش وەڵام دەداتەوە پلەی خۆی لەسەر فریشتەکان دەردەخا کە خودا پێی بەخشیوە. ئیتر لێرەدا خوداش ڕووی گفتار دەکاتەوە فریشتەکان و دەفەرموێت: ئایا من پێم نەگوتن کە هەر خۆم دەزانم چی لە ئاسمانەکان و زەویدا هەیە لەو شتانەی کە جگە لە خۆم کەسی تر نایزانێ؟ هەروەها ئاگادارم لە هەر وتە و گفتارێکتان و لە هەر نهێنیەکی نێو دڵ و دەرونیشتان. قورئان باسی ئەو مادەیەمان بۆ دەکا کە ئادەمی لێ دروست کرا، هەروەک خودای گەورە فەرموویەتی: ئەی پێغەمبەر، ئەو چیرۆکە بۆ بێباوەڕەکانی مەککە بگێڕەوە کە کاتێک خودا لە سەرەتاوە ڕووی کردە فریشتەکان و پێی گوتن ئەوە من مرۆڤێک لە قوڕ دروست دەکەم. قوڕ واتە ئەو خۆڵەی کە بە ئاو تێکەڵ کراوە و شێڵراوە. هەروەها خودا لەم ڕووەوە فەرموویەتی: ئێمە مرۆڤمان لە قوڕێکی بۆش و ڕەنگڕەش و لەسەر شێوە و تەرزی ئینسانێکدا دروست کرد.
هەروەها فەرموویەتی خوددا مرۆڤی لەو قوڕەوشکە دروست کرد وەک ئەو قوڕەی کە تا ڕادەی ڕقبوونەوە دەسووتێنرێت. بەپێی ئەم ئاەتانە خوددا ئادەمی لە قوڕێکی ڕەش لەسەر پەیکەر و تەرزی مرۆڤێک دروست کردووە تا ئەو کاتێک کە قوڕەکە بە ڕادەیەکی وەها وشک بووتەوە کە ئەگەر فووی پیا بکرابە دەنگی دەهات. قۆناغ بە قۆناغیش گۆڕانکاری بەسەر قوڕەکەدا هێناوە و پاشان لە ڕۆحی خۆی فووی پیادا کردووە و ئیتر بووەتە مرۆڤێکی پێکهاتوو لە گۆشت و خوێن و ئێسک و ئەو ئەندامانەی کە بزوتن و هەست بەرهەمدێنن و بەخواسی خوددا و تێفکرینی مرۆڤێژ لە جم و جوڵدا دەبن. پاش ئەم خەڵقکردنا خوددا فرمان بە فریشتەکانی دەکا کە کڕنوش بۆ ئادەم برن، کڕنوشی ڕێزلێنان نەک کڕنوشی پەرستن، چونکە خوددا فەرمان بە هیچ کەسێک ناکا کە جگە لە خۆی دروستکراوێکی تر بپەرستن. لەم ئاەتانەدا لە سوورەتی ئەلحەجەر ئاەتی 28 و 29 لەم ئاەتانەدا بە سێ خەڵات خوددا ڕێزی لە ئادەمنا. یەکەم بەدەستی خۆی خەڵقی کرد، دووەم لە ڕۆحی خۆی فووی وەدیهێنانی پێدا کرد، سێم فەرمانیشی بە فریشتەکانی کرد کە کڕنوش و سوژدەی ڕێزی بۆ برن. کڕنوشی مەلائیکە و سەرکێشی ئیبلیس. فریشتەکانی خوددا هەر هەمویان بۆ بەجێهێنانی فەرمانەکەی خودای پەروەردگاریان کڕنوشیان بۆ ئادەم بر، تەنها ئیبلیس نەبێ کە ملی نەدا و بە نەریتی خۆ بە زلزانین و نکوڵیکردنەوە قایل نەبوو کڕنوش بۆ ئادەم ببە. خوددا لەمڕۆوە لە ئیبلیسی پرسی، هەرچەندە خوددا خۆی زانایە و ئاگاداری هەموو شتێکشە، لی پرسی دەربارەی هۆی سوژدە نەبردنی بۆ ئادەم دوای ئەوەی کە فەرمانیشی پێکردووە. کەسی ئیبلیس بەوە پاساو بۆ خۆی دێنێتەوە گوایە لە ڕووی پێکهاتە و مادەی جستەییەوە لە ئادەم باشترە و خۆی لە ئاگر دروست کراوە، بەڵام ئادەم لە قوڕ دروست کراوە، ئیتر بەڕای خۆی ئاگر لە قوڕ باشترە و بەڕێزترە. بەم ڕەنگەش ئەو پڕی لوودبەرزی پیشاندا. لەم کاتەدا و بەهۆی ئەم بە زلزانینەوەی خوددا لە بەهەش دەری دەکات و نەفرەتێکی هەمیشەیی بەسەردا دەسەپێنێ، هەر بەهۆی خۆ بە گەورەدانانیەوە تا ڕۆژی دوای بەم جۆرەیە کە خوددا چەندین زار ئەم چیرۆکەی بۆمان باس کردووە لە قورئاندا. دەرکردنی ئیبلیس لە بەهەشت. سزای ئیبلیس لەسەر سەرکێشی و خۆ بە گەورەدانان و سەرپێسی کردنی لە کوڕنوشبردن بۆ ئادەم دەرکردنی بوو لە بەهەشت بەسەر شۆڕی و ڕیسوا کراوی. بەڵام داواکاری ئیبلیس لە بەرامبەر ئەم سزایەدا لە خودای پەروەردگار ئەوە بوو کە تا ڕۆژی قیامەت مۆڵەتی پێبدا بە زیندوی بیهێڵێتەوە. خودداش لەبەر حکمتێک کە تەنیا خواست و ئیرادەی خۆی تیادا بوو داواکارێکی ئیبلیسی پەسەند کرد و بۆی جێبەجێ کرد. ئیبلیس لە داواکەیدا گوتی خودایە لەبەر ئەوەی لە بەهەشتت دەرکردم و سزات دام بەو حکمەی کە لە ناوم دەبیت لە دۆزەخدا، ئەوە سوێن دەخۆم کە ئەو پەڕی هەوڵ و کۆششم بخەمە کار بۆ گومڕاکردن و لە ڕێلادانی نەوەکانی ئادەم و لە ڕێگە ڕاستەکەی تۆش دووریان خەمەوە. بۆ ئەمە بەستەش دەبێت هەموو شێواز و ئامرازێک بەکاربێنم، هەروەها لە هەموو ڕوو ئاراستەیەکەوە بسمە سەریان و کاتەکانی بێ ئاگای و غەفڵەت بوون و لاوازیان بە هەڵ بزانم تاوەکو دەگەمە نیازی گومڕاکردن و تێکدانیان. ئیتر زۆربەی بەندەکانە دوا لێ بکەم پێنەزان بن و سوپاس گوزار نەبن، بەڵام خوددا بەرپرسیدایەوە فەرمووی بەسەر شۆڕی و سەرگەردانی و دەرکراو لە ڕەحمەتی خۆمەوە بڕۆ دەرەوە لە بەهەشت. سوێندش دەخۆم کە من دۆزەخ پڕ بکەم لە تۆ و هەموو ئەوانەی شوێنت دەکەون. ئەمەش دەقی وتووێژەکەیە هەروەک لە قورئاندا دیاری کراوە کە خودای گەورە بە جوانی بۆمانی باس کردووە لە سوورەتی ئەلئەعراف. قورئانی پیرۆزە جێگایەکی تردا دوای هەڵخەڵەتاندنی ئادەم لەلایەن ئیبلیسەوە و دەرکردنی ئیبلیس لە بەهەشت و بەڵێندانی بەوەی گوایە لەسەر ئەو سزایە هەموو ئادەمی زادێک لەسەر ڕێ لا دەدات، بەڵام لێرەدا قورئان لەم جێگایە و چەندین جێگای تردا بەڵێن و سووربوونی ئیبلیس بەرامبەر بەندە ڕاست و چاکەکانی خوددا پوچەڵ دەکاتەوە و ئەو مژدەیەش بە باوەڕداران دەگەیەنێت کە فێڵ و تەڵەکەی شەیتان بەرامبەر خواناسان و بەندە باوەڕدارەکانی خوددا هیچ کاریگەریەکی نییە. هەروە خودای گەورە لە ئاەتی 61 بۆ ئاەتی 65 دەفەرموێت لە سوورەتی ئەلئیسرا خوددا بە فریشتەکانی وت هەمووتان بە شێوەی خۆچەمانەوە بۆ ئادەم سڵاوی لێ بکەن و ڕێزی لێ بنێن. فریشتەکان هەمویان ئەم فەرمانەیان جێبەجێ کرد، تەنها ئیبلیس نەبێ کە بە نکوڵیکردنەوە گوتی چۆن کڕنوش بۆ کەسێک دەبم کە لە قوڕ دروست کردووە. خوایە تۆ هۆی ئەوەم پێ بڵێ کە بۆچی ئادەمت لەسەر و منەوە داناوە و داوای کڕنوش بۆ بردنیم لێ دەکەی؟ بۆچی لە من بەڕێزتر و باشترت داناوە لە کاتێکدا من لەو باشترم؟ جا ئەگەر بەهۆی ئەم کڕنوش نەبردنمەوە کە فرمانی تۆم تێیدا پشتگوێ خست
بمهێڵیتەوە تا ڕۆژی دوایی تاوەکو هەموونەوەکانی ئەم ئادەمە بە فریودان و گومڕاکردن لە ناوبەرم تەنها ئەو چەندنەوە کەمە نەبێ کە بەهۆی خواپەرستی وریاییانەوە دەیان پارێزیت و لە گوناه بە دووریان دەکەی. ئەگەر ئەم داوایم وەرگریت و بۆ ئەم مەبەستە بمهێڵیتەوە ئەوە منیش لەسەر ئەم مەبەستم و ئاکامەکانیشی سوور دەبم. خوداش لەگەڵ وڵامی داواکەیدا بە هەڕەشەکردنەوە لەو جۆرە وەچەونەوانەی ئادەمی زاد فەرمووی دەبڕۆ بەلای کار و نیازەکەتەوە و هەر کەسێکش لە وەچەونەوەی ئادەم گوێڕایەڵی تۆ بکە ئەوە دۆزەخ سزای تۆ و ئەوانیشە. ئەمەش سزایەکی تەواو و پڕ بە پێستی کردارەکانیانە. پاشان خودای مەزن لەسەر هەڕەشەکەی بەردەوام بوو فەرمووی چەندە دەتوانیت سوور بە لەسەر لە ڕێلادان و هاندانی نەوەکانی ئادەم لەسەر گوناه و یاخیبوون، هەوڵ و تەلاق بدە لە هەموو جۆرە شێوازێکی فریوداندا و لە ماڵ و سامانی حرام و بێباوەڕکردنی کوڕنەوەکانیان و فریودانیان بۆ فەساد بەردەوام بە، هاو بەشیان بە، پاشان بەڵێنی درۆ پوچەڵیشیان پێ بدە. ئینجا خودای پەروەردگار بۆ ڕوونکردنەوەی ئەو وڵامەی خۆی دەفەرموێ هەر بەڵێنێک کە شەیتان بیخاتە دڵی گوناهکار و یاخیانەوە تەنها فریودان و ڕازاندنەوەی کردارە نابەزیەکانە. دەنا بەندە خواویست و دڵسۆزەکانی خوددا کە باوەڕێکی بەتینیان هەیە هیچ بوارێک بە شەیتان نادەن و ئیبلیس هیچ توانە و دەسەڵاتێکی بەسەریاندا نییە، چونکە تەنها پشتیان بە خودای خۆیان بەستۆ و هەر خوداش بەسە بۆ پشت پێبەستن و بە پشتیواندانان. دروستکردنی حەوا. خودای مەزن کە ئادەمی دروست کرد هاوسەری ژیانیشی بۆ دانا و داوای لێکرد کە لە بەهەشدا پێکەوە دانیشتن و ژیانی تێدا بەرنەسەر. زانایان ئیختیلاف و بیرروڕای هەمە زۆریان لەسەر کاتی خەڵقکردنی هاوسەرەکەی ئادەم هەیە. هەندێکیان دەڵێن کاتێک خوددا ئیبلیسی لە بەهەشت دەرکرد و ئادەمی تێدانیشتە زێکرد ئادەم خۆی لە بەهەشدا مابووە و کەسێک نەبوو کە هاوژین و هاونشینی بێ، بۆیە خوددا خەوی لێ خست و پاشان پەراسوێک لە پەراسۆکانی لای چەپی لێ کردەوە و لە جێگایەکدا گۆشتی بۆ دانا و ئیتر لەو پەراسۆوە حەوای دروست کرد. کاتێک ئادەم لە خەو هەستا دیتی ئەوە ئافرەتێک لە لای سەریەوە دانیشتووە. ئینجا لێی پرسی تۆ کەیت؟ ئەویش گوتی من ئافرەتم. گوتی ئەی بۆچی دروست کراویت؟ حەواش گوتی تاوەکو لەگەڵمدا بژیت. لە قورئانیشدا ئاماژەیەک بۆ ئەم لایەنە کراوە، هەروەک خوددا فەرموویەتی لە سوورەتی ئەلنیسا ئایەتی 1 واتە ئەو خودایی کە ئێوەی لە یەک نەفسەوە دروست کرد و لەو نەفسەشەوە هاوسەری خۆی بۆ دروست کرد. هەروەها درێژە بم باسەش دەدات لە سوورەتی ئەلئەعراف ئایەتی 189. فریودانی ئادەم لەلایەن ئیبلیسەوە. کاتێک خوددا ئادەم و هاوسەرەکەی لە بەهەشت دانا ڕێگەی دان کە تام و چێژ لە هەموو شتێکی نێو بەهەشت وەرگرن و بە ئارەزووی خۆیان لە هەموو بەرووبوومێکی بخۆن، تەنها لە بەرووبوومی درەختێک نەبێ و فەرمانیشی پێکردن هەرگیز لی نزیک نەبنەوە و تامی بەرەکەشی نەکەن. دەناگەروا بکەن ئەوە بەو سەرپێسیکردنەی فەرمانی خوددا ستەمێکی گەورە لە خۆیان دەکەن و بەم پێش سزای لەسەر وەردەگرن. ئیبلیس لە دڵی خۆیدا بەمە دڵشاد بوو، چونکە دەواازەیەکی تێدا دەبینی کە لێوە بچێتە نێو دەرونی ئادەم و ژنەکەیەوە. ئەمەشی کرد بە بابەتی گفتوگۆ و ئاخاوتن لەگەڵیاندا و دەستی کرد بە لێدوان بۆیان و فریودانیان تاوەکو لە بەرووبوومی درەختا قەدەغا کراوەکە بخۆن و پاشان ئاکامی ئەوەش دەرکەوتنی ئەو بەشانەی عەورەتیان بێ کە داپۆشرابوون و شاراوە بوون. ئیبلیس زیادە ڕۆیەکی زۆری کرد لە هاندانیان و سووربوونی لەسەر خواردنی بەرووبوومی درەختەکە. بەو فێڵەی گوایە خوددا بۆیە نەیهێشتووە لەو درەختە بخۆن تاوەکو نەبنە مەلائیکە و لە بەهەشتی پڕناز و نیعمەتدا بەنەمری نەمێننەوە. ئینجا گەلێک سوێندی بۆ خواردن لەسەر ئەوەی گوایە ئەو زۆر دڵسۆز و بەپەرۆشە بۆیان بۆیە ئامۆژگاریان دەکا. ئەم چیرۆکەش لە سوورەتی ئەلئەعراف ئایەتی 19 بۆ ئایەتی 21 باس کراوە. هەڵەی ئادەم. دیارە ئادەم و حەوا ئەویان لەبیر چبوو کە ئیبلیس دوژمنیانە و فریویان دەدا، هەر بۆیەش کەوتنە نێو داوەکانی پیلانەکە و لە درەختەکەیان خوار. جا هەر کە تامەکەیان چەشت یەکسەر عەورەتی هەردووکیان بۆ یەکتر دەرکەوت، چونکە لەوە پێش نە عەورەتی خۆیان و نە عەورەتی یەکتریشیان نەدی بوو. ئیتر لەبەر زۆری شەرمکردنیان کەوتنە کۆکردنەوەی هەندێک گەڵای درەختەکان و خۆیان پێدا دەپۆشی. لەو ساتە وەختەشدا خوددا بانگی لێکردن و بە توندی سەرزەنشتی کردن لەسەر ئەو گوناهیان و بە گلەییەوە فەرمووی ئەرێ ئەوە من داوام لێ نەکردن کە لەو درەختە نەخۆن و پێم ڕان نەگەیاندن کە شەیتان دوژمنێکی دیار و ئاشکراتانە.
بێگومان ئادەم و حەوا لەو کاتەدا هەستیان بەڕادە و بارستایی ئەو گوناهیان کرد لە دەرچوونیان لە فەرمانی خودا، بۆیە زۆر پەشیمان بوونەوە و لە خودا پاڕانەوە و بەم نزایەوە ڕوویان کردە پەروەردگار و وتیان: خودایە ئێمە بەو سەرپێسی کردن و دەرچوونەمان لە فەرمانی تۆ ستەممان لە خۆمان کرد، جا تۆش لێمان خۆش بە و بەزەیت پێماندا بێتەوە. خۆ ئەگەر لێمان خۆش نەبیت و بەزەیت پێماندا نایەتەوە و بەڵوتف و بەخششی خۆت لێمان نەبووریت، ئەوە لە زەرەرمەندان و ڕنج بە خەساران دەبین. خوای گەورەش باسی ئەم سیرۆکەی بۆمان کردووە لە سوورەتی ئەلئاعراف ئایەتی 22 بۆ ئایەتی 23. لێبوردن لە ئادەم و دەرکردنی لە بەهشت. خودای گەورە تەوبە و پاشگەزبوونەوەی ئادەمی پەسەند کرد کە فەرموویەتی لە سوورەتی بەقەرە ئایەتی 37. خدا چەند وشەیەکی نزا و پاڕانەوەی خستە دڵی ئادەمەوە و فێری داوای لێبوردنی کرد. خوداش داواکەی پەسەند کرد و تەوبەی لێ وەرگرت. بێگومان خدا هەر خۆی وەرگری تەوبەیە و میهرەبان و بەڕەحمیشە. بەڵام دوای وەرگرتنی تەوبە خدا ئادەم و حەوای لە بەهشتەوە بۆ سەرزەوی دابەزاند و هەواڵی ئەوەشی پێدان کە وەچەونەوەیان دەبێت و لە نێوان نەوەکانیاندا دژایەتی دروست دەبێت گەر خۆیان بدەن بەدەم خۆپەسەندی و ئارەزوو پەرستیەوە. هەروەها ئەوان لەسەر زەوی نیشتەجێ دەبن و ئاوەدانی دەکەنەوە و ماوەیەکی کەمی تیادا بەسەر دەبن کە تەمەنی ژیانی دنیایە و دوای ئەوە هەر کەسە و بۆ لای خودا دەگەڕێتەوە. خوداش لە ماوەی ژیانیاندا ڕێگای ڕاست و هۆشیاریان پیشان دەدا. جا هەر کەسێک دوای ڕێبازی خودا بکەوێ ئەوە ناکەوێتە نێو هەڵە و گوناهەکانی دنیاوە، هەروەک بەدبەختیش نابێت تیایدا. خودای مەزنیش باسی ئەم قسانی بۆمان کردووە لە سوورەتی ئەلئاعراف ئایەتی 24 بۆ ئایەتی 25، هەروەها لە سوورەتی تاها لە ئایەتی 123. ئەو بەهشتەی کە خودا ئادەمی تێدا دانابوو. زانایان بیر و ڕای جیازیان لەبارەی ئەو بەهشتەوە هەیە کە لە قورئاندا باس کراوە و خودا ئادەمی تیادا نیشتەجێ کردبوو و دوایش فرمانی لێ دەرچوونی پێدا بوو. بیر و ڕایان وایە کە داخۆ لە سەر زەوی یان لە ئاسماندا بوو بێتن. ڕای ڕاستتر و یەکلاکراوەتر ئەوەیە کە پێدەچێت ئەو بەهشتە لە سەر زەوی بوو بێ، چونکە خودا ئادەمی لە سەر زەوی دروست کردووە، هەروەک فەرموویەتی: ئینی جاعل فی الأرض خەلیفە. ئیتر خودا باسی گواستنەوەی ئادەمی بۆ ئاسمان نەکردووە. پاشان لەلایەکی ترەوە خودا وەصفی بەهشتە بەڵێن لەسەر دراوەکەی ئاسمانی بە بەهشتی نەمری جەنەت الخولد کردووە. جا ئەگەر ئەم بەهشتە نەمری بوایە کە خودا ئادەمی تیادا دانابێ، ئیبلیس زورئەتی ئەوەی نەدەبوو کە بە ئادەم بڵێ: ئادەم ڕێنمایت نەکەم بۆ خواردن لە بەروبوومی درەختی نەمری کە هەر کەسێک بیخوا نامرێت و بۆ موڵکێکیش کە هەرگیز لە ناو ناسێت و کۆتایی نایەت. بەهشتی نەمریش خانەی پڕ ناز و نیعمەتە، نەک ئەرک پێسپاردن. خوداش ئەو ئەرکەی بە ئادەم و حەوا سپارد کە لە بەری ئەو درەختە دیاری کراوە نەخۆن کە لە ئاسماندایە. ئەمە لە کاتێکدا کە ئادەم و حەوا لە بەهشتێکدا دەرکراون کە تێیدا دانرابوون. بەمەش وا ڕوون دەبێتەوە کە ئەم بەهشتە ئەو بەهشتە بەڵێن پێدراوە نەبووە کە لە قورئاندا باسی کراوە کە خودای گەورە لە ڕۆژی ئاخیرەتدا بۆ باوەڕدارە چاکە خوازەکانی داناوە. لە ڕوویەکی تریشەوە گەر ئەم ڕاستیە بسەلمێنین، دەبینین کاتێک ئیبلیس ئامادە نییە کڕنوشی ڕێز بۆ ئادەم ببە، نەفرەتی لێ دەکرێت و لە بەهشتەکە دەردەکرێت. جا ئەگەر ئەم بەهشتەش بەهشتی نەمری یاخود جەنەت الخولدەکە بوایە، ئەوە هەرگیز نەیدەتوانی لە کاتی ڕق و تووڕێی خودادا لەسەری بگاتە ئەو بەهشتی نەمریەوە بە خوورپە دروستکردن بۆ ئادەم و حەوا وەسوەسەی خۆی بکات و فریویان بدا. لەمەوە بۆمان دەردەکەوێ ئەو بەهشتەی کە خودا ئادەمی تیادا دانابوو ئەو بەهشتی نەمریە نەبووە کە لە ئاسماندایە. هەروەها ئەو بەهشتەی کە خودا ئادەمی تیادا دانابوو لە پارچەکانی تری زەوی بەرزتر نەبووە و دار و درەخت و بەروبووم و سێبەر و هەر نیعمەتێکی دیکەشی هەر تێدا هەبووە، هەروەک خوداش وەصفی کردووە و فەرموویەتی لە سوورەتی تاها لە ئایەتی 118 بۆ 119 کە تێیدا دەفەرموێ: تۆ لەم بەهشتەدا نەبرسی دەبێت و نەبێ بەرگ و بێپۆشاک دەبی، نە تووشی گەرما و تیونوێتی دەبیت و نەبەر گەرمی خۆر دەکەوی. کەسی کاتێک ئادەم و حەوا بە پیلانەکەی شەیتان لە درەختەکە دەخۆن، دادەبەزنە سەر خاکی بەدبەختی و ماندوێتی و گرفتاری و تەجربەی سەختی ژیان. جا هەر کەسێک بۆ بەڵگەی بوونی ئادەم و حەوا لە بەهشتی نەمری ئاسماندا و فەرمان پێکردنیان بە دابەزین بۆ سەر زەوی،
ئاەتی قول نەهبطوا منها جەمیعەن دیاری دەکا واتە گەر هەر کەسێک وشەی دابەزین یاخود هەبووتەکە بکا بە بەڵگەی بەهەشتی نەمری ئاسمان ئەوە لە وەڵامدا پێی دەڵێن کە وشەی هەبووت بە مانای گواستنەوە دێت لە ناوچەیەکە و بۆ ناوچەیەکی دی هەروەک چۆن خوداش فەرمانی بە موسا سەلامی خوای لێبێت و گەلەکەی کردووە کە لە وڵاتێکی گەورە بگیرسێنەوە لە سوورەتی بەقەڕا ئاەتی 61 واتە بگوازنەوە بۆ وڵاتێکی گەورە چونکە لەوێ پێویستیەکانتان دەست دەکەوێت هەروەها خودای مەزن کاتێک فەرمان بە پێغەمبەرەکەی خۆی نوح دەکا بە کەشتێکەوە لەو ناوچەیە بگوازنەوە بە هەمان شێوە وشەی هەبووت بەکاردەهێنێ ئاینی ئادەم ئیسلام بووە خۆی پەروەردگار یەک ئاینی هەیە و ئەویش ئاینی پیرۆزی ئیسلامە بۆ هەموو پێغەمبەران ئیسلام هاتووە بەڵام زۆری پەیامەکە و شەریعەتەکە جیاواز بووە بۆ سەردەمەکان خۆی گەورە لە قورئاندا جێگری دەکا کە تاکە دینێک هەبوو بێت و ئاینی خوا بێت تەنها ئاینی ئیسلامە وەکو چۆن خۆی گەورە لە سوورەتی ئالی عیمران لە ئاەتی 19دا دەفەرموێت بە دڵنیایی تەنها دینێک کە خۆی گەورە پێی ڕازی بێ و قبوڵی بکات ئیسلامە ئەوانەی کە ئەهلی کتاب بوون و کتابی ئاسمانیان بۆ هاتبوو لە جوولەکە و گاورەکان اختیلاف و جیاوازی نەکەوتە نێوانیان ئیلا لە پاش ئەوە نەبێ کە علم و زانیاریان بۆ هات لە کتێبە ئاسمانیەکانی خۆیاندا کاتێکش کە ئیمانیان بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەهێنا هەر لە حەسوودیدا بوو یاخو لە نێوان یەکتریدا حەسوودیان بە یەکتر دەبر هەر کەسێکیش کوفر بکا بە ئاەتەکانی خوای گەورە و ئیمانی پێنەهێنێ ئەوە بەڕاستی حساب و لێپرسینەوەی خوای گەورە زۆر خێرایە لە ڕاستیدا وشەی دین و ئیسلام بە موبتەدا و خەبەر دێت دین کە خوای گەورە پێی ڕازیە بریتێ یەکتاپەرستی پەروەردگاری کە هەموو گەردون و ژیان و مردن و سیفەتی خوای پەروەردگار دەگرێتەوە و پاشان هەموو بەندایەتێکیش بۆ ذاتی خوای متعالە کە مادام کردوینێتە خەلیفە و منهەج و شەریعەتی ناردووە یاسا و ڕێسای داناوە لەناو شەریعەتەکەیدا بۆ ئەوەی پیادەی بکەین و شوێن تاغوت نەکەوین جگە لە ئەڵڵا هەر پەرسراوە و شوێن کەوتوویەک پێی دەوترێت تاغوت کەواتە دین یەکتاپەرستیە و ئیسلامیش ڕازیبوون و گوێڕایەڵیە زۆری تر لە ئاەتەکانی قورئان هاتووە کە باز لە هەموو پێغەمبەران دەکا کە تەنها ئاینی ئیسلامیان هەبووە ئادەمیش خوای پەروەردگار ئاینی ئیسلامی حەنیفی بۆ ناردووە تا بڵاوی بکاتەوە بەسەر خەڵکیدا کاری پێغەمبەرانیش دوور بووە لە خۆناساندن بۆیە لە دوای خۆیان بێزگە لە دروستکردنی ماڵی خۆیان مزگەوت هیچی تریان بەجێ نەهێشتووە نە سەروەت و نە سامان نە ماڵ و قەڵا و باڵەخانەی گەورە و نە کۆشک و تەلار یەکێک لەو تیر و توانزی لە ئیسلام دراون ئەوەیە گوایە ڕێزی لە مرۆڤ نەناوە و پلە و پایەشی بەرز نەکردوتەوە هەروەک لە کتێبی شارستانیەتی ئیسلامی خۆرهەڵات ناسی نەمسایی گرۆنباومدا هاتووە کە نووسەر دەڵێ ئیسلام لە سەرەتای سەرهەڵدانیەوە دانی بە ڕێزی مرۆڤ دانەناوە تەنها بە نەختێکی دا نەبێت قورئانیش دەیەوێ مرۆڤ بەو قەنەعەتە بگەێنێ کە بە چاوی سووک سەیری بنەڕەتە جەستەیەکەی خۆی بکە هەر کەسێک بە وردی سەرنج لە موتەی گرۆنباوم یان هەر وتەیەکی هاوشێوەی بدات دەبینێت کە بەسەرهاتی ئادەم لە قورئاندا و لە سەرەتایەوە تا کۆتایی بەسەرهاتەکەی وەڵامێکی تەواوە بۆ ئەو جۆرە تیر و توانزانەی کە لە قورئانی پیرۆز دەدرێ قورئانی پیرۆز بە ڕادەیەک لە پلەپایە و قەدری مرۆڤی بەرز کردوتەوە کە هیچ فەلسەفەیەک یان ئاینێک یان هیچ ڕێبازێکی کۆمەڵایەتی بەو ڕادەیە ڕێز لێنانی بە کەس نەداوە بە بنەڕەتە جەستەیەکانیشەوە ئەوە هەر خودی ئەو کەسە کە بە وردی سەرنج لە قورئان دەدات دەبینێت چۆن قورئان مرۆڤ لە لاوازی و بێدەسەڵاتی خۆی ئاگادار دەکاتەوە چونکە سەرنجی بەلای ئەو ڕاستیەدا ڕادەکێشێ کە لە خۆڵ یان لە قوڕ یان لە ئاو نوتفەیەک دروستکراوە و زانستیش دانی بەم ڕاستیەدا ناوە قورئان بۆیە ئەم ڕاستیە بە بیری مرۆڤ دەخاتەوە تاوەکو ئارەزووی لە خۆباییبوونی لێدا بڕێنێت و بەم پێش لە سنووری خۆی تێنەپەڕێ و وای لێبێ باوەڕ بە خودای خالقی نەهێنێت و لە تاواندا ڕۆبسێت و خۆی لە سەرووی هەموو ئەوانەی دەوروبەریەوە دابنێ خودای مەزن لە بەسەرهاتی ئادەمدا هەواڵی ئەوەی پێداوین کە بۆیە مرۆڤی خەلق کردووە تاوەکو جێنشینێک بێ لە سەر زەوی و ئاوەدانی بکاتەوە و گیان بە بەر شتە بێگیانەکاندا بکات و بیان زوڵێنێ و مادە و کەرەسە خاوەکانی بەکاربێنێت و جوانکاری و داهێنانیان تێدا بەدی بێنێت و بەم ڕەنگەش تا بەرزترین ئاس خۆی پێشخات پێیان
خودای گەورە دەفەرمێ هەر خودایە کە هەموو شتێکی پێویست و تایبەتی بە ژیانتان لە زەویدا بۆ خوڵقاندووە گومانیشی تێدا نییە کە خوددا هەموو ئەو ئامێر و کەرەستە و شتومەکە پێویستانەی ساز کردووە کە ڕێگا بۆ مرۆڤ خۆش دەکەن لە کاری جێنشینیدا ناوی هەموو ئەو کەرەسە و ئامرازانشی فێر کردووە هەروەها خودای گەورە دەفەرمێ خوددا ئەو شتانی فێری ئادەم کرد و پەرەی بە میزاج و بەهرە و هۆیەکانی زانینی ڕاستیەکانی دانا و سیفەتی هەموو ئەو شتانی بۆ دیاری کرد کە پێویستی پێیان دەبێت دوای ئەمە دیمەنێکی تری ڕێزلێنانی ئادەمی مرۆڤمان دێتە بەرچاو ئەویش فەرمانکردنی خودایە بە فریشتەکان کە کڕنوشی ڕێزی بۆ بەرن وەک سڵاو لێکردنێکی بەشکۆیانە و بە گەورەدانان نەک کڕنوشی پەرستن و بەندایەتی بۆ کردنی دیارە لە کاتی باسکردنی بەسەرهاتی ڕێزلێنان لە ئادەمدا هەمان ڕێز و تەقدیر کە لە ئادەم نراوە لە نەوەکانشی نراوە خوددا لەم بارەیەوە فەرموویەتی بێگومان ئێمە ڕێزمان لە نەوەکانی ئادەم ناوە و هەموو کەرەسە و ئامرازێکی هەڵگرتن و گواستنەوەیمان لە وشکانی و دەریادا بۆ فراهەم هێناوە لە خۆراک و خواردەمەنی باش ڕۆزیمان بۆ تەرخان کردووە و بەسەر زۆربەی مەخلوقاتی تریشماندا ڕێز و فەضڵمان پەیداوە کەوا بوو لەم ئاەتەدا ڕێز و تەقدیر بۆ هەموو تاکێکی گرۆی ئینسانی دیاری کراوە چونکە خوددا بە بەنی ئادەم ناو دێڕیان دەکا واتە ئادەمی زاد یان نەوەی ئادەمی ئیدی جیاوازی لە نێوان ڕەگەزێک و ڕەگەزێکی دیکەدا نییە هەروەک لە نێوان ڕنگ و ڕەچەڵەکی شیاندانیە سپی پێز بنیان ڕەش پێز ئاری بنیان سامی تەنانە لە نێوان نێر و مێ و بەهێز و لاوازیشدا جیاوازی نییە بۆیە مرۆڤ نابێت وا بیر بکاتەوە کە قورئان ڕێزی بۆ ئادەمی زاد دانەناوە دیارە ئەم ڕوانینە دەردەدارانە هەموو ئومێدێک لە ناخی مرۆڤدا دەکوژێت و دەیکاتە نیشانی تیرەکانی بێ ئومێدی و ڕەشبینی لە کاتێکدا ڕوانینی قورئان بۆ مرۆڤ هەموو ئاوات و خواست و شکوویەکی تێدا دروست دەکات و وای لێ دەکا هەز بە واتە بەرزەکانی سەربەرزی و ئابڕوومەندی بکە ئاکامی لووتبەرزی هەر لەو بەسەرهاتەی ئادەمەوە وانەیەکی تر وەردەگرین دەربارەی دوورکەوتنەوە لە سیفەتی لووتبەرزی و خۆ لێلادانی ئەویش دوای ئەوەی کە خوددا ئاکام و دەرئەنجامەکەی بۆ دیاری کردوین چونکە ئیبلیس کاتێ خۆی بە گەورە زانی و ملی بە فەرمانی خوددا نەدا و سەری بۆ کەس نەکرد خودداش لە بەهەشدا بەسەر شۆڕی دەری کرد هەروەک چۆن فەرموویەتی لە سوورەتی ئەلئەعراف ئایەتی 13 دەبڕۆ دەرەوە لە بەهەشت چونکە بۆ نییە لووتبەرز و خۆ بە زلزان بیت تیایدا لەبەر ئەوە دەبێت لێی دەرسیت و ئیتر تۆ لە ڕیسواکراوە و سەر شۆڕەکانیت لەمڕۆوە پێغەمبەریش صلی الله عليه وسلم فەرموویەتی هەر کەسێک لەبەر خوددا خۆ بە کەمگر و لە خۆ بوردوو بێت ئەوە خودداش لە پلە و پایە و ڕێزی بەرز دەکاتەوە بەڵام هەر کەسێک خۆی بە گەورە دابنێت خودداش بچووک و سەرشۆڕی دەکات هەروەها پێغەمبەر صلی الله عليه وسلم لە شیکار و لێکدانەوەی واتای لووتبەرزی و کیبر و خۆ بە زلزانیندا فەرموویەتی لووتبەرزی و خۆ بە زلزانین لادانە لە حەق و ماف پێشێڵکردنە و بە سووک سیرکردنی خەڵکیشە کەوا بوو کیبر و خۆ بە زلزانی لەسەر ئەم پێوەرە خۆپەسەندی و منگەراییەکی وەهاشە کە خاوەنەکەی دەیەوێت خۆی بە پەرسراوێکی سەرزەوی بسوێنێت و مل بە حەقێک نەدات و ئامۆژگاریش لە کەسێکەوە وەرنەگرێ چونکە بە ئیدعای خۆی نایەوێت سەر بە کەسێکی تربێ یان لە ژێر فەرمان و ڕاستپاردەی لە خۆی بەرزتر دابێ بەم پێشتەمکارێکی بە زەبر و زەنگیشە دەرحەقی هەموو ئەو کەسانی لە ژێر دەستی دابن کە هیچ ڕێز و خێر و بێرێکشان پێڕەوا نابینێ چونکە خۆی لەوان بە شایستەتری هەموو ئەو ڕێز و خێر و بەرژەوەندیانە دادەنێ هەر بۆیش لە قورئاندا ئاکامێکی سەخت و دژوار بۆ لووتبەرزی و کیبر دانراوە چونکە خوای گەورە دەفەرمێت بێگومان خوددا کەسانی خۆ بە زلزان و لووتبەرزی خۆش ناوێ بەمانەی ڕقی لیانە و دیارە گەر خودداش ڕقی لە هەر کەسێک و تاقمێک هەبێ چارە نووسیان خراپ دەبێ هەروەها ئەم ڕۆشتە ناپەسەندە سزایەکی سەختی لە بەرامبەردا هەیە جگە لەوەش کە لە کۆمەڵی باوەڕداران دەردەکرێ بۆ نێو کۆمەڵی نەفرەت لێکراوان ئادەم یەکەم کەس نەبوو کە نیشتەجێی زەوی بوو بێ ئاینی ئیسلام لە هیچ ماوە و سەردەمێکدا دژی زانست و بەتاڵکەرەوەی نەبووە بەڵکو هەمیشە ئامێزی بۆ بڕیار و دەستکەوتەکانی کردوتەوە زانستیش باسی ئەوە دەکا کە لە پێش ئادەمدا چەندان زۆری تر لە مرۆڤ لەسەر زەوی نیشتەجێ بوون لەمەشدا پشتیان بەستووە بە لێکۆڵینەوە و پشکنینی ئەو کە لەسەر و ئێسقانە ڕقبووی لە بەرچوانەی کە لە سەرانسەری دنیادا دۆزراونەتەوە بەمە زەندەی زانایان تەمەنی هەندێکیان بۆ 1 ملیۆن ساڵ لەمەوبەر دەگێڕنەوە و هەندێکی تریشیان بۆ 3.4 ملیۆن و هەندێکی دیکەیان بۆ کەمتر لەو تەمەنە دەگێڕنەوە بۆ نمونە مرۆڤی جاوە بە کۆنترین مرۆڤی چاڵنشین دانراوە
دوای ئەویش مرۆڤی بەکین و ئینجا مرۆڤی سۆڵۆ و پاشا مرۆڤی بێڵداون و دوای ئەویش هێڵبرێت و پاشا مرۆڤی ڕۆدیسیا. لە کۆتای ئەم پۆڵینکاریە زەمەنیەی زۆرەکانی بەشەردا مرۆڤی نیاندەرتاڵ دێت کەوا پێدەچێ باپیری ڕاستەوخۆی مرۆڤی عاقڵ بوو بێ. ئەم زۆری دوایش لە ماوەی نێوان 130,000 ساڵ تا 70,000 ساڵ پێش زاین ژیاوە و لە زۆر شوێنی دنیاشدا بڵاو بوونەتەوە. قورئانیش ئاماژەی بۆ ئەوە کردووە کە لە پێش ئادەمدا مرۆڤ هەبووە. هەروەک لەم فەرمایشەی خودادا خودای گەورە دەفەرمێت کە جێنشینم لەسەر زەوی داناوە کە بە خەلیفە ئاماژەی پێدەکا. بۆ مانای وشەی خەلیفە لەم فەرمایشتەی نێو قورئاندا زانایانی تەفسیر دوو بۆچوونیان هەیە. یەکەم، بەر لە خەڵقکردنی ئادەم کۆمەڵێکیان پتر لە کۆمەڵێک لە جۆری مرۆڤ هەبووە بەڵام قڕیان تێکەوتووە چونکە خراپە و فەسادیان لەسەر زەوی کردووە و خوێنی یەکتریان ڕشتووە. جابۆیە فریشتەکان کاتێک هەواڵی دروستکردنی مرۆڤی جێنشین یاخود خەلیفە لە خوداوە دەبیستن یەکسەر سەرسام دەبن چونکە وایان گومان دەبر کە جێنشینەکە دەبێت هەر لەو مرۆڤەی ئەو سای سەر زەوی بسێت و لەسەر تەرز و هەیئەتی ئەوەی پێشوو بێ. هەر بۆیش گوتوبیان ئایا ئەو مرۆڤانەی تێدا نیشتەجێ دەکەیت و دەیکەیتە جێنشینی خۆت کە خراپە و بەدکاری تێدا دەکات و خوێنی ناڕەوای بەستەم و دوژمنکاری تێدا دەڕێژێت لە کاتێکدا ئێمەی فریشتە بە پاک و بەرز و بێخەوش ڕاددەگرین و بە پیرۆز و گەورە داددەنین و بە دوورت دەگرین لە هەر ڕواڵەتێک کە شایانی مەزنی و سەروەرید نەبێت. بۆ چوونی دووەمی زانایانی تەفسیر لەسەر وشەی خەلیفەی نێو ئاەتەکە ئەوەیە خوددا بۆیە ناوی خەلیفەی لێناوە تاوەکو خەلافەتی خوددا بکە واتە جێنشینایەتی بکات لە حکم و فەرمانڕەوایی ناو خەڵکی دا و مافی هەڵسوکەوتشی لەسەر زەوی و باڵا دەستی بەسەر مەخلوقاتی تردا پێداوە. بەم ڕەنگە دەبینین چۆن قورئان شان بەشانی لێکۆڵینەوەکانی ئەو زانستە دەڕوا کە هەواڵی بوونی کۆمەڵێک لە بەشەرمان لە پێش دروستکردنی ئادەمدا پێدەدا کە لەسەر زەوی نیشتەجێ بوون و دوایش قڕیان تێکەوتووە. کەمینی شەیتان بەردەوامە. شەیتان کە ناسراوە بە ئیبلیس لە مێژووی ئیبن کەثیردا بە عەزازیل ناوی براوە. هەمیشە لە کەمیندایە بۆ هەڵخەڵەتاندنی مرۆڤ. وشەی شەیتان پلەپایەیە. عەرەب پێش ئەوەی ئاینی ئیسلام بێت وشەی شەیتانی بەکارهێناوە بەڵام بۆ شتی ترسناک و زۆر جوان و لە خشتەبەر. بۆ نمونە بە ئافرەتی زۆر جوان و شۆخ و شەنگ وتراوە شەیتان چونکە هەستی پیاوانی بەلای خۆیدا ڕاکێشاوە. زیاتر مەبەستی ئافرەتی لاشە دەرکەوتوو بووە کە جلوبەرگی شەفافی یان بە پارچە قوماشێ خۆی داپۆشیوە یان بە سەگی ڕەش و گورگ و ئاژەڵە درندەکان وتراوە شەیتان. بەواتایەکی تر هەرچی مرۆڤ لە سروشتی ئاسایی خۆی دەربکات و بیخاتە دۆخێکی نائاسایی عەرەب پێی وتووە ئەلشەیتان واتە دەرچوون لە بنەڕەتی خۆی. ئیبلیس کە نازناوی ئەبوو کردوسی هەیە بەگشتی توانا و هێزی زۆر لاوازە بەسەر مرۆڤدا. هیچ دەسەڵاتێکی نییە تەنها دەسەڵاتی وەسوەسە و جوانکردن و درۆکردنە. بۆ نمونە کە ئادەمی هەڵخەڵەتان بە هۆکاری درۆکردنی بوو بۆیە پێویستە مرۆڤی ئیماندار خۆشباوەڕ نەبێ پاشان جوانکردنی حرام بوو بە درۆ. خی پەروەردگار داوای کرد لەو دارە نەخۆن. شەیتان حرامەکەی جوان کرد و وتی بیخۆن بە هەتایی دەمێننەوە. زۆر گرنگە مرۆڤ واقعی بێ دوای شتی خەیاڵ و خوڕافات نەکەوێ هەموو کەس کۆتایی بە ژیانی دێ. بۆیە مرۆڤ ئەزمون وەردەگرێت لە ژیانی پێغەمبەران باوکە ئادەم بیری چووە کە خی گەورە هەتایە و هەموو مەخلوق لە ناو دەچن. پاشان دروستکردنی خەیاڵ پڵاوێکی تر لەلایەن شەیتانەوە کە گوایە دەبێتە فریشتە. باوکە ئادەم لە بیری چووە کە هەموو فریشتە ڕێزی لێگرتووە و لەوان ڕێزدارتر کراوە. ئیتر بۆ جێگا و مەکانەتی خۆتت پێکەمە. شەیتان دەیەوێ مرۆڤ ڕوت و قوت بکاتەوە. شەرم و حەیای نەهێڵێ. گرنگە بۆی کە مرۆڤ بخاتە تاوان کەم بێدیان زۆر ناوێ بە تەنها لە دۆزەخدا بێ. هۆکاری ڕوودبوونەوەی ئادەم و خێزانی بەگوێکردنی شەیتان بوو. خی گەورە ئاگاداری کردنەوە کە ڕوود نەکرێنەوە. جا ڕوودکردنەوەی لاشە بێ وەکو ئەمڕۆکەوە پیاوان و ژنان خۆیان ڕوود دەکەنەوە و هەر یەکە و لاشە و تاتۆکانی بە شێوەیەک دەردەخا ئەوەش ویستی شەیتانە. لە ئێستادا شەیتان پێدەسێت لایەنگر و ئەندامی زۆری هەبێ تەنانەت لە پلەی باڵا خەڵکی زۆرە. خۆی پاڵی لێداوەتەوە و ئیش و کارەکانی بە خەڵکی تر ڕایی دەکات. وەفاتی حەزرەتی ئادەم عەلەیه السەلام هەموو مەخلوقێک لەسەر زەوی و لە گەردووندا بێزگە دۆزەخ و بەهەشت خی پەروەردگار قەدەری بۆ داناوە. سەرەتا و کۆتایی هەیە. ئادەمیش ئەگەر چی یەکەم پێغەمبەرە لە دوای تەوابوونی قەدەری ئەویش دەبێت وەفات بکات و بگەڕێتەوە بۆ لای خی پەروەردگار.
دوای خۆی وەسێتی کرد بۆ شیثی کوڕی و لە دوای خۆی خوا کردیە پێغەمبەر و سوحفی بۆ نار. ئادەم لە وڵاتی هیندستان لەو جێگای کە سەرەتا نیشتیمانی بوو لەوێ نێژراوە. قسەیەکی تر لەبارەیەوە هەیە کە گوایە لە شاخی ئەبی قوبەیس لە شاری مەککە نێژرابێت. لەبارەیەوە وتەی زۆر هەیە. بە هەر حاڵ ئەمەی کە گرینگە ئاماژەی پێ بدەم لە دوای مردنی بە 1 ساڵ خات و حەوای خێزانی وەفاتی کردووە. وەکو وتراوە هەردووکیان لە لای یەکتریەوە نێژراون. بنەڕەت و سەرساوی ڕاستی ئەوەیە کە جێگا و گۆڕی پێغەمبەران نابێت دیار بێ بێزگە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژی وەفاتی ئادەم وەکو ئەو ڕۆژە بووە کە خوای گەورە دروستی کردووە، ئەویش ڕۆژی هەینیە. لە دوای ئادەم شیثی کوڕی کاری بانگەواز و گەیاندنی ئاینی خوای گرتە ئەستۆ. بەم جۆرەش گەیشتینە کۆتای ڤیدیۆکەی ئەمڕۆمان. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆمان بۆ بکەن و هەروەها شەیری بکەن لەگەڵ هاوڕەکانتاندا. وە لە بیرشان نەچێ ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکە ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکەش چالاک بکەن. دووبارە و سێبارە سوپاس بۆ تەماشاکردنی ڤیدیۆکەمان. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەور بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.